خۆشەویستان بەخێر بێنەوە بۆ زنجێر ڤیدیۆکانی ئەمریکاناسی. لەم ڤیدیۆیە باسی ڕۆژەکانی پشوو دەکەین لە ئەمریکا کە بزانە چەندی سوودی هەیە و بە بەراوردێک لەگەڵ پشوەکانی لای خۆمان. لە ئەمریکا ویلایەت دەگەڵ ویلایەت فەرق دەکەن، بەڵام ئەو پشوانەی کەوە فیدرال حکوومەتی فیدرال داینایە لە دەوری 10-11 بەپێی شوێنەکە دەگۆڕدرێت، بەپێی ویلایەتەکان دەگۆڕدرێت. چوار پشووی سەرەکی هەیە کەوە حکومەت ناتوانانی دەستکاری ڕێکەوتەکانیان بکە، ئەوانیش سەری ساڵ ئیتر لە چ ڕۆژێک بیتن ئەوە یەکیەکی ساڵەکە دەبیتە عوتڵە، یەکشەمبی، دووشەمبی، جومعەبی ناتوانانی دەستکاری بکە. ڕۆژی دووەمیان ڕۆژی سەربەخۆییتیان کەوا 4th of July لە 4 تەمموز، ئەوەش ناتوانانی دەستکاری تاریخەکەی بکە. ڕۆژی سێمیان ڤێترنز دەیە کەوا لە 11 هەموو ساڵێک ڕۆژی سەربازانی خۆیان. چوارەمیان کریسمس دەیە کە ئەویش لە ئێوارەی 24 و 25کەش دەبتە عوتڵە. ئەو چوار ڕۆژە هەیە کە ناتوانانی دەستکاری ڕێکەوتەکانیان بکە، بەڵام لە پاڵەوە 6 ڕۆژی دیکە هەیە کەوە ڕێکەوتەکە بەخۆی داینایە، زۆربیان لە ڕۆژی دووشەمە داینایە. طبعاً دیاریکردنی پشوەکان لە سەرەتای ساڵەوە یاخود لە ئێستاوە دەزانی 2027-28 چ ڕۆژێک دەبیتە عوتڵە، مەسەن لە ڕۆژی مارتن لوتەر کینگ یان لە ڕۆژی میمۆریل دەیان. ئەوە باشەکەیە لە بۆ هەم دائیرە و هەم قوتابخانەکان دەزانن چ ڕۆژێکیان پشووە نابتە غەربەغەرب، وەکو لای خۆمان نییە بەداخەوە هەفتە بە هەفتە دەبی چاوەڕێ بکەین ئایا کەی پشووە کەی پشوو نییە. لە پاڵەو چار ڕۆژێک کە باسمان کرد 6 ڕۆژی کەشیانەیە، زۆربیان ڕۆژانی دووشەمەیە، لەبەر چ دووشەمەکانیان دانایە. مەسەلەن مارتن لوتەر کینگ ئەو کابرا ئوستازە ڕەشپێستەکەی کەوە داوای یەکسانی نێوان ڕەش و سپی دەکرد کە بەداخەوە تیرۆریشان کرد، هەموو با بڵێین سێیەم ڕۆژی دووشەمەی مانجی یەکە لە مانجێکدا دێتن، لە مانجیەک سێ دووشەمە حسێ بکە، سێیەم دووشەمە ئەو ڕۆژە دەبتە پشوو لە ڕۆژی دووشەمە. دووهەمیان واشنگتنز بێرددەی، سەرۆک واشنگتنی خۆیان با بڵێن جۆرج واشنگتنز بێرددەی، ئەویش بە هەمان شێوە لە سێیەم دووشەمەی مانجی دووە. سێمیان میمۆریل دەی، ڕۆژی بە بیر هاتنەوەی مەسەلەن سەربازەکانی خۆیان، تەبعاً ئەوەش کۆتا دووشەمەی مانجی 5. لێ بەردەیان هەیە ڕۆژی کرێکاران. ڕۆژی کرێکارە لە هەموو دنیا یەکی 5، بەڵام لە ئەمریکا خۆی جیا کردیتەوە ڕۆژی با بڵێن یەکەم دووشەمەی مانجی 9. کۆلۆمبەس دەی، ئەو کەسێک کەوا ئەمریکا بە حساب دۆزیتەوە، ئەوەش دووەم دووشەمەیە لە مانجی 10. ئاخریان تانکسگیڤینگە، ڕۆژی سوپاسگوزاری کەوا قەل و عەلەلی شەکەی لێ دەخۆن. چوارەم پێنجشەمەیە، تەبعاً کۆتا پێنجشەمەی مانجی 11. ڕێکی دێخن لۆ پێنجشەمە، تەماشای دەکەین ئەوکانی تر هەمووی دووشەمەیە، بەڵام ئەویان پێنجشەمەیە. هۆیەکەشی ئەوەیە کە لۆ دووشەمیان دانایە، ئەوان ویکێندەکانیان شەموو یەکشەمە دەڵێن با دووشەمەشی بێ دەسەرێ ببتە 3 ڕۆژ ئیسراحەت دەماڵ، کابراایەکە گەشتێک لە خۆی دەکا، ئیستیفادە لە 3 ڕۆژەکەی دەکات. تەماشای دەکەین هەموویان دووشەمانە، دەستکاری ڕێکەوتنەکانە کردی، هەمووی دووشەمانیان دانایە. بەڵام تانکسگیڤینگ چونکە ڕۆژەکەی سبەینەکەی دەبیتە بلاک فرایدەی، با بڵێن ڕۆژی هەینی ڕەش، لەبەرەوەی شت هەرزان دەبیتن، پێنجشەمیان دانایە. پێنجشەمەکە خەڵەکەی دەخوا، جومعەکەش عوتڵەیە لە ماردا دەنیشیتن و بە هەمان شێوە دوو ڕۆژەکەی کەشی هەیە ئیسراحەت دەکاتن. ئەوە بە شێوەیەکی گشتی و کورت و پوختی ڕۆژی پشوەکان لە ئەمریکا. بە هیوای سوودگەیاندن تا ڤیدیۆشە هەرشادن.